بەناوی خوای بەخشندەی میهرەبان سڵاوتان لەبێت بەڕێزان وا بڕیارە ئەم شەو پەرلەمانی عێراق خوێندنەوەی یەکەم بۆ پرۆژە یاسای بودجێ عێراق بۆ ساڵی 2023 و 2025 بکات کە بڕکۆی گشتی بودجەکە نزیکەی 200 تریلیۆن دینارە و پشکی هەرێمی کوردستان بە بودجەی تەشغیلی و سیادی و حاکیمە 20 تریلیۆن دینار دەبێت. لە بەرنامەی ئەمڕۆ سەرسەر ئەوە دەکەین چۆن دەتوانرێت ئەو ڕێکەوتنە نەوتی کە لە نێوان هەرێم و بەغداد کراوە جێبەجێ بکرێ و ڕێکەوتنەکەش لە دەرەنجامی چی لەدایک بوو و ڕێکەوتنی هەرێم و بەغداد لە بواری نێوتی و لە بواری بودجەکە چ کاریگەریەکی دەبێت لە ڕووی ئابووریەوە لە ڕووی باشترکردنی دۆخی ئابووری هەرێم بازار و کەمکردنەوەی بێکاری لەگەڵ هەرێک لە ئابڕێزان دکتۆر شێرکۆ حەمامین مامۆستای زانکۆ پەرلەمانتاری پێشووی کوردستان هەروە دکتۆر ئارام کۆکۆیی پسپۆڕی ئابووری قسە لەسەر ئەم پرسان دەکەین سوپاسی ئامادەبوونتان دەکەین کاک دکتۆر بەخێر بنن سەرتا لە جەنابتەوە دەست پێکمە سەبارەت بەو ڕێکەوتنەی کە کرا ڕێکەوتنێکی کاتی لە بواری نەوت بۆ هەناردەکردنەوەی نەوت دوێنێ واژۆکرا پێ دوای ئەم ڕێکەوتنە چۆن لەدایک بوو ڕێکەوتنێکی ناچاری بوو سڵاو لە بینەران و لە جەناب لە کاکتۆر ئارامیش ڕەنگە قورسیش بێ وشێ ڕێکەوتنی بۆ بەکاربێنێ هەروەکو چۆن قورسە لە ڕووی زانستیەوە وشێ حکوومەت بۆ ئەم دەسەڵاتی هەرێمی کوردستان بەکاربێنێ چۆ بەڕاستی هەر لە شێوازی با بڵین ئەو کۆنگرە ڕۆژنامەوانەی کە لە دوای ئەنجامدانی واژۆکردنەکە ڕئیسی حکوومەتی هەرێمی کوردستان و ڕێز وەزەرای عێراقی ئینسان ئەگەر سەیری شێوازی هەڵسوکەوت و مامەڵەی و با بڵێ مەلامیحی دەموچا و هەروەها ئەو قسانەی کە سەرۆکی حکوومەتی هەرێمی کوردستان کردیتی ئەگەی لەوەی کە ئەمە شتێکە جۆرێک لە تەسلیم بوون و جۆرێکە لە ناچاری و بەتایبەتیش لە دوای بڕیاری دادگای پاریسەوە تبینی چیتر بڵن لە واژۆکردنی ڕێکەوتنەکە کە تۆ بە ڕێکەوتن نایبینین بە تەسلیمکردن نەبین مەوەست عالەمی کوردستان و ئەوە بابەتێکی پرۆتۆکۆلیە بێگومان ینی خۆی لە ڕووی پرۆتۆکۆلیەوە ئەبوو هەبوایە یعنی ئەمە شتێکی پرۆتۆکۆلیە و ئێرە هەرێمێکی سربەخۆیە لە چوارچێوەی عێراقێکی فیدراڵا و ئاڵای خۆی هەیە ئەمانە لایەنی پرۆتۆکۆلین هەم شێوازی پێشوازیکردنەکەی هەم مەسەلەی دانانی ئاڵای کوردستان ئەمە پرۆتۆکۆلی و ئەبوو هەبوایە باش بەس بۆچی بە تەسلیم بوون بۆچی تەسلیم بوونە ینی تۆ بێنە لە بەرچاوی خۆت ئەمان کاتێک کە ئابووری سربەخۆیان ڕاگەیان ئەو کاتێک کە هەم کۆچکورد و مامجەلال و لەگەڵ مەسعود بەرزانی کە سوکانی بۆریەکەیان بادا و ئیتر وتیانەوە ئێمە نەوت ڕەواناکەین و مامجەلال لەو کاتەوە کۆ ڕێی جمهوری عێراق و قسەی کرد کە وتیەمانە هەمووی بابەتی دەستورین و هەمووی پشتبەستەوە و مادەی 112 دەستوری عێراقی و دواتر هەم نێچیرەوان بەرزانی هەم ئاشتی هەورامی هەم قوبات تاڵەبانی هەم ئەنجومەنی هەرێمی نەوت و گاز کە لەو فەتانەکەی مەش لە پەرلەمانی کوردستان بووین ئەو خەڵکی کوردستان هەمووی ئەزانێ ینی زۆر بەڕوونی و قسەیان نەکرد کە ئەمان تەواو جارێکی تر کلیلی نەوتی کوردستان تەسلیمی بەغدا ناکەنەوە و ئەمان ئیتر بەغدا پارەی نییە مفلیسە ئیفلاسی کردووە ئەمان پشت بە خۆیان نەبەستن ئاشتی هەورامی لە 2015 وتی ئێمە لە 2016 یەک ڕۆژی 1 ملیۆن بەرمیل ئەنێرینە دەرەوە و زۆر بابەتی تریش لە مەسلەی ڕفراندۆمەوە و کاتانی کە وتیانیتر ئێمە ناتوانین لەگەڵ عێراقا بژین و عێراقمان تەڵاقا و تەواو بۆمان دەرکەوت لە ئەوەندە ساڵی ڕابردووە ئێمە نەمانتوانیوە بژین ئێستا ئەکرێت دراوسەیەکی باش بین و بابەتی تریش مەسەلا بۆ پێشتر داوایان لێ کردوون هەر حکوومەتی اتحادی داوای کردووە بۆ 100,000 بەرمیل دوایی وتیان نەخێت 250,000 بەرمیل بەوانە هیچی ڕازی نەبوون وا نەبوو بەڵام هاتن ئێستا لەژێر فشارە و لە بەرەوەی هیچ مەخرەجێکی تریان نەبوو بۆیە من ناوێنم تەسلیم بوون لە ڕاستە بە معنای کەلیمە و شکستی ئابووری سربەخۆشە ڕاگەانی شکستەکە بوو بە معنای کەلیمە بەس بۆ ڕای نەگەیان مادەمەگەرەوەی ئەزانی وەکو دەستکەوتێکی شەژماری دەکەن بەڵێ لەبەرەوەی بەڕاستی ئەمە پەیوەستاتوان بڵم بە لایەنەکانی ترەوە یعنی لایەنەکانی تر نەیانتوانیوە گوتارێکی جیاوازیان لە گوتاری پارتی هەبێ یعنی سە تۆسەی کاک حەشیم ئێستا با بڵین ڕۆڵی یەکێتی نیشتیمانی کوردستان وەکو هاوبەشێکی سەرەکی لە حکوومەتەکە و بزوتنەوەی گۆڕان و هەتا کۆمەڵی ئیسلامی و یەکگرتووی ئیسلامیش چیە لەم قەزەیە خۆ دوجار حیزب بەبێ هەڵوێستی هەبێ یعنی تۆ بێنە لە بەرچاوی خۆ پارتی ئابووری سەربەخۆی کرد یەکێتی هەر لەگەڵیان ڕۆشت یعنی هەموو ئەو برادرانی کە ئێستا ئەندامی ئەنجومەنی نوێنەرانی عێراق بوون و دڵنیام جەنابیش و باڵن کردوون بۆ ئەم بەرنامانەی خۆ ئەزانن کە لە کۆبوونەوەکانیانە
ئەوەندەی قوبات تاڵبانی دیفاعی لەم مەسەلانە کردووە ڕەنگە ئەوەندە نێچیروان بەرزانی دیفاعی نەکردێتوانە لە 2015 کە یاسای قەرزیان هێنایە ناو پەرلەمانی کوردستانەوە ئەسڵ ئەوە قوبات تاڵبانی بوو کە یەکێ بوو لەوانەی کە زۆر تەرویجی بۆ یاسای قەرزە کرد لە هەرێمی کوردستانە و ئەو قسانشی کەم نەڵێم کە نێچیروان لە ناو پەرلەمانی کوردستانە وتی ئێمە جارێکی ترکلیلی نەوتی کوردستان تەسلیم ناکەینەوە هیچ یەکێک لەوانەی ئەندامانی ئەنجومەنی هەرێمی نەوتوگاسکە و کاتە کاقوبادێکی تیا بوو کە جێگری ڕئیسی ئەنجومەنی وەزیران بوو هیچیان نەوت نەیانوت ینی ڕائێکی خلافیان نەبوو هەتا عەقدی 50 ساڵە عەقدی 50 ساڵە لە ڕاستیە عیشەتی نیشتمانی کوردستان بەشدار بۆ تایە ئەو کاتە جێگری سەرۆکی حکوومەتی ئێستا هەم کاڵم قوبات تاڵبانی فەرمانگەی هەماهەنگی بۆ داداچوون بۆ لە ناو ئەنجومەنی وەزیرانە پارەی خەیاڵی بۆ ڕایۆژکارەکانی حدود $1 ملیۆن سەرف کراوە عیماد ئەحمەد ئەو کاتە جێگری ڕئیسی ئەنجومەنی وەزیران بوو هەندێک لە پەرلەمانتارەکانی یەکێتی نیشتمانی کوردستان ئەو کاتە لە فراکسیۆنی کوردستانی پشکی یەکێتی قسەیان لەسەرەوە کرد کە عەقدی نەوتی ناشەفاف و پارتی پرۆسی نەوتی ئەبا بەڕێوە ئەو کاتە ڕئیسی حکوومەت کە ئێستا سەرۆکی هەرێمە هەڵبەتەن ڕەخنەی حیزبەکەی گیان بوو بە جێگری سەرۆکی حکوومەت عیماد ئەحمەد کاندای مەکتەبی سیاسی بوو ڕاستەوخۆ لە کورسایی نوێ کاتەوتی یەکێتی نیشتمانی کوردستان ئاگای لە مەلەفی نەوتە و ئاگای لە ورد و درشتی مەلەفی نەوتە بزوتنەوەی گۆڕان بە هەمان شێوە کۆمەڵ و یەکگرتوش بە هەمان شێوە کە بە حەزمی خۆیان ئەبێ قسەیان هەبێت قسەکە چیەسە بۆ نمونە نەپال پشتی هەبووە سێمە لە چەند ساڵی ڕابردوو بەردەوام لە ڕوو ڕاگەاندنەوە میدیا بێ کاری پەرلەمانی ببێ ئەو قسێتەوە لە ڕووی ئەلامی و لە ڕووی پەرلەمان بەڵام دوجار بە بڕوای من ئەوەی کە شتەکانێک لایەکاتەوە قیادەی سیاسی حیزبەکانە یعنی سە دوێنێ مەسرور بەرزانی پێشەمو کەسە سوپاسی باوشیەکە خۆ بینیمان لە کۆونە ڕۆژناوە نووسەکەوانە بۆیە ئەوەی کە قساکە لە هەرێمی کوردستانە حیزبەکانن بە بڕوای من نە پەرلەمانتارە نە لەگەڵ ئەو پەڕی ڕێزم نە میدیاکاریشە ئەوەی کە قسەی کۆتاییەکە حیزبەکانن بۆ ئەوە حیزبەکانە بۆ ئەویان کردن من بۆیە لەم ئەمانە ڕۆڵیان نییە و بێڕۆڵ کراون و بەڕاستی بوون بە پاشکۆ پارتی ئابووری سەربەخۆی کرد هەر ڕۆشتن لەگەڵی ڕفراندۆمی کرد هەر ڕۆشتن لەگەڵی ئێستا ژەمەی کردو هەر ئەڕۆن لەگەڵی یعنی لە کامە هەوڵیان ناوە خەتی خۆیان جیا بکەنەوە لە چ شتێکە هەوڵیاندا بۆیە ئەڵێم لەبەرەوە فعلا شکستێکی گەورەیە بەڵام بۆ بەس دەستکەوت بە خەڵکی هەرێمی کوردستانی ئەفرۆشنەوە لەبەرەوەی وەکوتم مخالفەیان نییە ئەوان قسەی ئەوڵ و ئەخیرەکەن بۆیە بۆ نوعە تەرویجی بۆکەنوانە واژینا ئەگەر بێتە سەر بابێکی تر بەڵێ بێگومان وەکو بژێوی ژیان وەکو مەسلەی موچا وەکو ئاوادانکردنەوە کە بندڵیام لە بەرنامەکە تا باسیەکەی ئەمە لە کل لە قازانجی خەڵکی هەرێمی کوردستانە بەڵام وەکو حیزب هەڵوێستە بووە ینی بێدەنگی نەبووە بەشداری نەبوو لە وەسمەک و کۆمەڵ و یەگرتوون ئەندامی ئەنجومەنی هەرێمی نەوت و غاز نەبەشداری گرێبەستی 50 ساڵە بوو کە زۆر بێ گرێبەستەکان و کاتە بوو کە ئۆپۆزیسیۆن و معارەزە بوو ئەو قسەی هەمووی تەواوە قسەکە زۆر ڕاستە بەڵام هەر ئەتوانن شت بکەن ئەتوانن شت بکەن ئەگەر مەبەستیان سپاسم کاکتۆر جەنابی خێربی ئەم ڕێکەوتە نەوتی کە کراوە پێ دوایە دەبێتە ڕێکەوتێکی گشتگیر لە یاسای بودجە وەڕنگدانەوەی چی دەبێت سەر ئابووری هەرێمی کوردستانی بەپێوە تەسریحاتانی کە دراوە لەلایەن هەردوو لایەنەوە ئەم ڕێکەوتنی کاتیە تەنها بۆ 6 مانگە جاگەری یاسای بودجەشتێ پەڕێنرێت ئەمە بە قازانجی خەڵکی هەرێمی کوردستان شکێتەوە بەڵام هەر وەکو کاک دکتۆر ئاماژەی پێدا تا ئێستا ئەوەی کە دەیبینین حکوومەتی هەرێم کارتی فشاری بەدەستەوەنە بۆ لە ڕێکەوتنەیە و زۆربەی خاڵەکانی بەسەردا سەپێنراوە کە پێشتر ئەو باڵادەستی هەبوو لە گفتوگۆکردنا لەگەڵ بەغداد کە دەیتوانانی زۆربەی خاڵەکانی خۆی بەسەر حکوومەتی بەغدادا بچەسپێنە بەسەر حکوومەتی ناوەندا بچەسپێنە بەڵام ئەوەی کە ئێستا دەیبینین ئەوەیە کە حکوومەتی هەرێم بە ناچاری ملی بۆ ئەم ڕێکەوتنەداوە ئەویش لە بەهۆی ئەوەی کە هەم دادگای نێوبژێوانی نێودەوڵەتی پاریس ئەو بڕیاریدا کە پێویستە تورکیا قەرەبووی عراق کاتەوە بەهۆی نردنی یاسایی نەوتی هەرێم و دووەم بڕیاری دادگای فیدراڵی لە بەغداد کە نردنە دەرەوەی نەوتی هەرێمی بە نایاسایی لە قەڵەمدا و بە قاچاقی لە قەڵەمدا چونکە بەپێی هەردوو مادەی 111 و 112 دەستور دەڵێ کە حکوومەتە ئەقلیمیەکان تەنها بۆیان هەیە لە بەڕێوەبردننی کێڵگەنەوتیەکانە بەشدار بن نەوەک لە نردنە دەرەوە و فرۆشتنی ئەو نەوتەی کە لە کێڵگەنەوتیەکانی هەرێمدا بەرهەم دێنێت لەبەرەوە دەبینین یعنی ئەم ڕێکەوتنی کە کراوە ڕێکەوتنیکی ناچاریە لەگەڵ بەغداد
و ڕێککەوتنەکە ڕێککەوتنیکی کاتیە واگەر موازنەی عراقشتی پەڕێنرێ حکومەتی هەرێم ناچار دەکات کە ڕۆژانە 400,000 بەرمیل نەوت لە ڕێگەی سۆمەوە بفرۆشێت هەناردەکردن نەوەستاوە بەڵام دەبێت هەمووی فرۆشتنەکە لە ڕێگەی سۆمەوە بێت بەڵام ئەوەی کە لە موازنە دیارە و خاڵانەی کە لە موازنە دیارە هەمووی بە قازانجی هاوڵاتیانی هەرێمی کوردستانە و هیوادارم دەسەڵاتدارانی هەرێم پابندی و خاڵانە بن کە لە ڕێککەوتنەکەیەوە باشەکە جێبەجێ بکرێ بۆ منە ئەوەی کە بۆ هەرێم دێت 16 تریلیۆن جگە لە بودجەی سیادی و بڵێن حاکیمەش کە ئەوی نزیکەی 5 تریلیۆنێک دەبێت بژانەوەی ئابووری لە هەرێم ڕوودەداگەر خاڵەکانی جێبەجێ بکرێت پرۆژه بەدڵنیاییەوە جگە لەوانی جگە لەو خاڵانی کە باس کرد لە ساڵ 50 داهاتی ناوخۆی هەرێم و داهاتی گۆرگە سنوورەکان هەر دووبارە بۆ حکوومەتی هەرێم دەبێت جا بێجگە لەو باجە ڕسوماتی کە حکوومەتی هەرێم وەرێگرێ لە هاوڵاتیان ئەمانە هەمووی دەگەڕێتەوە بۆ نێو خەزیێنەی حکوومەت و دووبارە ئەگەر بە شێوەیەکی عادیلانە و دادپەروەرانە دابش بکرێتەوە بەدڵنیایە و بژانەوەی ئابووری لە هەرێمی کوردستاندا ڕۆدات و بەشێک لەو بودجەی کە لە 16 تریلیۆنەکە تەرخان کراوە بۆ بەشی پرۆژەکان کە ئەمەش خۆتان نەزانن لە وەختەوەی ئەزمەی نەوت ڕووی لە هەرێمی کوردستان کردووە زۆربەی پرۆژە ئیسمارەکان وەستێنراوە لەبەرەوەی سیولە نیە نەختینە نییە لە بانکەکانی هەرێمدا بۆ پرۆژانە بەڵام دەبێتەوەی کە دووبارە و پرۆژانە بکرێتەوە کار کامش بە قازانجی هاوڵاتیانی هەرێمی کوردستان دەبێت لە بیرمان نەچێت ئەم سیاسەتی سربەخۆی ئابووری کە حکوومەتی هەرێم لە ساڵی 2014ەوە تا کۆتایی ساڵی 2022 پەڕێوی دەکات نزیکەی 100 تریلیۆن دینار زەرەری لە ئابووری هەرێمی کوردستان داوە لەم ماوەیەدا نزیکەی 1 ملیار و 100 ملیۆن بەرمیل نەوتی فرۆشراوە لەم فرۆشتنە تەنها 31 تریلیۆن دینار قازانجی کردووە حکوومەتی هەرێم لە بەرامبەردا زەرەری 81 تریلیۆن دیناری کردووە کە دەبوو ئەگەر بەپی ئەم ڕێککەوتنە لە ساڵی 2014 بکرێە پشکی هەرێم تا ئێستا 81 تریلیۆن دینار لە حکوومەتی عراقیەوە دەهات بۆ هەرێمی کوردستان سەر ڕایەوەش 45 تریلیۆن دینار قەرزارین کە لە سەرێمەوە یعنی بەگشتی حکوومەتی هەرێم و هاوڵاتیانی هەرێم لەم سیاسەتی ئابووری سربەخۆیە نزیکەی 100 تریلیۆن دینار زەرریان کردەوە گەڕانەوە بۆ بەغدا و هەروەکو پەندە کوردەکە یاڵێن هەموو ڕێکەکان دەچنەوە بانە ئێمە لەبەرەوەی کیانێکی فیدراڵی نەناو حکوومەتێکی فیدراڵا دەبێت پێشتر لەگەڵ حکوومەتی ناوەندیە ڕێکەوتنەکانم یعنی کارە سیاسیەکانمانەوە هەروە ئابوووریەکەمان لەگەڵ حکوومەتی ناوەندیە ڕێبخینەوە پێشەوەی پەنا بۆ دەوڵەتانی دراوسێ بەرین لەم ئەزمەی کە ڕووی لە هەرێمی کوردستان و هەروە ئەو قەیرانەی کە لە نێوان تەنگەژە سیاسی و ئابووری کە لە نێوان هەرێمی کوردستان و عێراقدا بوو تەنها تورکیا قازانجی کردەوە چونکە هەم نەوتی هەرێمی کوردستانی بە هەرزان دەستکەوتەوە هەم لەو بڕیارەی شاکەدرا لە دادگای ناوژێوانی پاریس بەسەر تورکیادا چەسپان دووبارە تورکیا خۆی دزیەوە و هەموو قەرارەکە بەسەر هەرێمی کوردستاندادا یعنی هەرێمی کوردستان دەبێت قەرەبووی تورکیاش بکاتەوە چونکە زەرێکی زۆری کردووە لە بڕیارەکانی دادگایە باشە بەس زەمانەت هەیە بۆ جێبەجێکردنی ئەم جارە بۆ نمونە بۆی ئەو بڕپارەیە وەکو ساڵانی ڕابردوو بێ کێشەی ئەم کێشەی بەڕێزوو ئەم کێشەی موچە چارەسەرەکان پرۆژەکان هەم جوڵی بازار زەمانەتی جێبەجێکردن هەیە جارێ هێشتا موازنە تێ نەپەڕێنراوە لە بەغداد پێدەچێت گفتوگۆکردن لەسەر موازنە مانگێ زیاتر بخیانێت لە پەرلەمان پەسەندکردنی بەڵێ تا پەسەند بکرێ اینجا ئەوەی کێکرێتەوە سەر لایەنی حکوومەتی هەرێم ئایا پابندە بێ بەڕێکەوتنەکە یاخودنا بەڵام لە ئێستاە ئەوەی کە دەمێنێ حکوومەتی هەرێم ناچارە بە پابندبوون بە بڕیارەکەەوە چونکە ئەو توانایی جارانی نەماوە بە هەمان شێوەی جاران نەوتی هەرێمی کوردستان لە دەرەوە بفرۆشێ بەڵا سوپاس دەکەم کاک دکتۆر سەبارەت بە موچە یاخود بڵێن بێکاری هەژاری دوایەوە گەر بودجەکە پەسەند بکرێت پێ دوایە دۆخی خەڵک باشتر بێ یاخود موچە خۆران هاوتای عێراق بکرێ خەڵکی هەژار سوودمەند بێ بەهازار جوڵی تێ بکەوێ دەگەڕینەوە بۆ نمونە بۆ ئەو کاتێ وەکو 2014 خۆی لە ڕاستیە
منوەکو لە کۆتایی قسەکانیش ماوتم ئەم ڕێکەوتنە لە گشتیە لە قازانجی خەڵکی هەرێمی کوردستانە و لە زیانی حیزبە بە تایبەتی پارتی و بە دەرەجی دومی ژێژێتی نیشتیمانی کوردستان و توانم بڵێم لە ڕووی مەبادیئی نەتەوەیی و قواری هەرێمیشەوە بێگومان لە زیانی قواری هەرێمی کوردستانیشە چکە وردە تەحجیم تەکا وردە بچوو تەکا سنوردار تەکاتەوە جا خۆی نەکبەتەکە لەوایە ئەم سوڵتەیە لە هەرێمی کوردستانە لەبەرەوەی بە معنای کەلیمە ئابووری چەتەییان پێڕاو کردووە یعنی دەسەڵاتێکی بنەماڵەیی جەردەیی ئەمەیان پێڕاو کردووە ئێستا خەڵکی هەرێمی کوردستان پێی خۆشە خەڵک ئەڵێ گرنگ نییە چیە دێ با حکوممان بکە گرنگەوەی ئێمە موچەمان هەبێ و ژیانمان لە کاتی خۆیان بێتوانە هەر خۆی لە ڕاستی شاکاک حاجیم نیشتیمان ئەگەر نەتوانێت بڕێک ئازادی و نوایەکی باش و ژیان وباتیە لای خەڵکی تر مەفهومێک نامێنێتەوە بەناوی نیشتیمانەوە من دەرسەڵێمەوە مەسەلا گەنجێک دەرچووی علوم کۆمپیوتەرە هاتووە ئێستا پەیمانگای تەکنیکی بەشی پەرستاری یا دەرمانسازی ئێوەرانی شەخوێنیە بۆی لە لای دکتۆرێک وەکو سکرتێر یا وەکو سکرتێریا لە خەسخانەی ئەهلیە ئیشێکی دەستکەوێت ینی بە دوو بڕوانامەوە اینجا ڕەنگە ئیشەکی مەمری و مەژی دەستکەوێتەوەوانە ینی ئەمە دەرئەنجامی ئەو سیاسەتە خراپەیە کە ئەم چەتانە پەیڕێویان کردووە بۆیە خەڵک ئێستا زۆر پێی خۆشە و هەموو شاگەشتکە بوون لەوەی کە ئیتر لەمە دووە موچە دێ لە کاتی خۆیان خەڵکی وا هەیە ئەڵێ پاشەکەوتەکەمان بۆ گەڕێتەوە ئیتر پرۆژەکان ئەبوژێتەوە بەدڵنیایی ئەگەر بێت و ئەمان پابند بن بەمەی کە کردویانە ئەرقەلی بۆ دروست نەکەن وەکو ساڵانی ڕابردوو خۆ لە ساڵانی ڕابردووشە ناوە ئەم جۆرە بابەتانیان کردووە ڕێکەوتیانیان کردەوە بەڵام هەم هۆ نەبێ حکومەتی اتحادیە ئەوانەی کە لە بەغا حکومەکەن زۆر لەمان با بڵێن ڕێک و پێکتر بن بەڵام بەتەئکید ئەمان هەمیشە بیانیان یاوە بەدەستەوە بۆ ئیشەکان جێبەجێ نەکرێن بۆیە بەدڵنیایی ئەگەر بێت و ئەمان پابند بن و ئیشەکان بە ڕێک و پێکی بڕوا ئەوە هەم لە قازانجی موچەخۆرانە هەم لە قازانجی ئاوەدانیە هەم پرۆژەکان ڕەنگە ئەگەر لە ماوەیەکی کەمیشانە بێ بەڵام لە دوور مەوداوە بە قۆناغ بێ بەپی ئەوەی کە تەخسیس کراوە بۆ هەم بۆ موچە و هەم بۆ پرۆژەکان و بۆ تەنمی ئەقالیم بێگومان هەموو ئەمانە ئەگەر بێت و بە شێوەیەکی ڕێکوپێک بێتە ئێرەوە بە تایبەتیش ڕقابەی مالی لە حکومەتی اتحادی چاودێریە کاتشوە خۆتان نەزان هەم هەناردەکردنە سەرپەرشتیکردنە گرێبەستەکانەوە مەسەلەی ئەژماری بانکیشە بۆ پارەکان هەموو ئەمانەوە ئەکا کە خەڵک بژانەوەیەک بەخۆیەوە بینێ بازار بژانەوەک بەخۆی بینێ و لە ڕاستیە ئیتر بیانوێکیش نامێنێتەوە بۆ ئەوەی کە ئەمانە بەم شێوەیە مامەڵە لەگەڵ موچا بکەن بەم شێوە لەگەڵ دامەزراندنە کاوە لە حدودی 2013 دامەزراندن نەماوە پرۆژە یاسای بودجە نەماوە کە هەر دەسەڵاتێ هەر حکوومەتێ پرۆژە یاسای بودجەی نەبوو بەڕاستی واتە نوقمە لە گەندەڵیە چکە نەبوونی پرۆژە یاسای بودجە هیچێکە لە سیما هەرە سەرچەکانی گەندەڵی ئەو کاتە تۆ نازانی داهات چۆنە خەرجی چۆنە ئەوەی پێوتێت باڵی حساباتی ختامی چۆنە و ئەمانە هەمووشی خەرقی یەکێک لە دەسەڵاتەکانی پەرلەمانی کوردستانە کە پەرلەمانی کوردستان بەداخەوە ناتوانێت لەسەر ئەم دەسەڵاتانی خۆشی بەجواب بێت بۆیە ئەگەر بێت و بە شێوەیەکی ڕێک و پێک بڕوا لە قازانجی خەڵکی هەرێمی کوردستانە لە هەموو ڕوویەکەوە لە هەموو ڕوویەکەوە لە قازانجی خەڵکشەکە موچەخۆرنیە بۆ نمونە بەدڵنیایی پشکی نەبووە لە بودجە لە بەدڵنیایی ڕاستە خۆ ئێستا بودجە ئێمە هەرجاتی خەڵک قسە سەر موچا کاتوانە و بودجە کە من بۆیە ئەڵم پرۆژە یاسای بودجە ئەبێ بچێتە پەرلەمانی کوردستان هەموو خەڵکێک لە هەرێمی کوردستانە هەموو تاچێک مافی خۆیەتی لە داهاتی هەرێمی کوردستان سوودمەند بێ یعنی خۆیچێک لە خراپەکان ئەوەیە کە بۆ نمونە ئێستا کەسێک دوکاندارە یا شۆفێرە یا دەستگێڕە یا هەر شتێکی پیشەیەکی تری هەیە لە بازاڕە لە ناو چین و توێژە جیاوازەکانی کۆمەلگای کوردیە بە دڵنیایی پرسیارێک هاڵێ باشە بۆ هەرباسی موچەخۆرانەکەن ئەی پشتی ئێمە لەکوایە بە دڵنیایی مەسەلا بۆ نمونای ساگەر بێت و ئەم پارەیە بە ڕێکوپێکی مانگانە بدرێ ئەما ڕاست سووری خۆی ئەکات لە بازاڕە وانە خەڵکە ڕاشتی پێکرێت دوکانداریش قازانجەکە پرۆژەکان دەست پێ بکاتەوە مەقاول قازانجەکە وەستا قازانجەکە کرێکار قازانجەکە و هەروەها ئەبێت بیر لە کۆمەڵە شتی تریش کرێتەوە کە ڕاستیە خەڵکەکانی کە لە کەرتی تایبەت کارەکەن یاخود لە کەرتی تایبەت شەکار ناکەن بەس پیشەیەشانەیە ئەبێ ئەمانش زمانی حیاتیان بکرێ هەم لە بودجە مەسەلا یاسایان بۆ دەرکرێت بۆ نمونە کرێکارێک
یاخود شۆفێرێک یاخود وەستایشی دروستکردنی دیوار و خانوبەرە ئەمە تووشی ڕووداوێکە بێ بۆ ئەبە تووشی نەخۆشیە بێتەوە کەوێتە سەر کورسی و ئەکەوێتە سەر جێگال لە ماڵەوە باشە چی خزمەتی بکات نابێ یاسایەک هەبێ تەمینی حیاتی ئەمە بکە بەڵێ بێگومان ئەگەر پارەکە بەڕێک و پێشی بێ ئەبێ هەموو ئەمانە لە پاکێجەکە بخرێتە خزمەتی خەڵکی هەرێمی کوردستانەوە. سپاسەکەم کاکتۆرەرە سەبارەت بە شەفافیەتی نەوت لەمە دووە بەدی دێت بەوەندە یاسە بۆ نمونە بڕیار درراوە هەژمارێکی بانکی دروست بکرێت لە بانکی ناوەندیان لە بانکێکی بەغدابێ خرجکردنەکەی لای هەرم بێش دیوانی چاودێری دارایی عراق بەراو چوونی بۆ دەکات شەفافیەت بەدی دێ ئەگەر سەیری وبسایتی بانک وەزارەتی نەوتی عراق بکەی داتاکان بەڕوونی دەرەکەون یعنی حکوومەتی عراقی داتەکانی تا ڕادەیەک شەفافن و هەموو داهاتی ئەو نەوتی کە دەیفرۆشێ دەگەڕێتەوە بانقی ناوەندی عراقی و بەپێ و کڕێکوتناوی کە کراوە هەژمارێک کرێتەوە کە تحتی تەسەڕفی حکوومەتی هەرێمی کوردستانە بێ بەڵام لەژێر چاودێری حکوومەتی بەغدادا دەبێت حکوومەتی ناوەنددا دەبێت حکوومەتی ناوەند چاودێری و ئاگداری بڕی ئەو پارەیە دەبێت کە لە ڕێگەی فرۆشتنی نەوتەوە دەڕژێتە نێوە حسابەوە پێشتر شتەکان شەفاف نەبوون نەمان دەزانێت حکوومەتی هەرێم بە چەند بەرمیلێنەوت دەفرۆشێ لە بازاڕە جیهانیەکاندا بەڵام ئێستا ئەگەر لە ڕێگەی سۆمۆ بیفرۆشێ سۆمۆ بە نرخی بازار ڕێفرۆشێ لە بازاڕە جیهانیەکاندا یعنی بەهۆی ئەوەی کە ئەو قەرارانەی ئەو قەرارە یاسایانی ئەو قەراری دادگایانی کە بەسەر حکوومەتی هەرێمدا چەسپێنرابوو و دیژە حکوومەتی هەرێم درابوو حکوومەتی هەرێم نەیەتوانی بە ڕێگەیەکی یاسایی لە بازاری جیهانیدا بتوانێت نەوتەکەی ساخ بکاتەوە بە نرخی بازاری جیهانی بەڵام ئێستا لە ڕێگەی سۆمۆ دووبارە بە نرخی جیهانی نەوتەکەی ساخ دەکاتەوە پارەکە دەچێتەوە ناوە حسابە دەبرەوە جۆرێک لە شەفافێتی پێوە دیارە ینی 400,000 بەرمیل نەوت لە ڕۆژێکەدا بە چەند دەفرۆشە بە نرخی ڕۆژ دیارە داتەکان دیارە بەڵام لەو پێشتر دیار نەبوو نەوان دەزانی چەند دەنێرێ و چەند دەفرۆشێ بە چەند دەفرۆشێ و نرخی گواستنەوەکەیش چەندە باش بەس وەزارەتی نەوتی عێراق باسی لەوە کردووە کە پێراسچوونەوە بە گرێبەستەکانیش دەکات جگە لە گرێبەستی فرۆشتن گرێبەستی کۆمپانیەکانیش لێرە پێراسچوونیان بۆ دەکرێت لەگەڵ ئەوانەی کە لە کێڵگەکانە کار دەکەن خۆی گرێبەستەکانی حکوومەتی عراقی جیاسرە لەو گرێبەستانی کە حکوومەتی هەرێم کوردستان جێبەجێ کردو ئەوەی کە لە هەرێمی کوردستان هەیە گرێبەستی پشک دراوە بۆ کۆمپانیا جیهانیەکان بۆی بە شێوەیەک لە شێوەکان هەوڵ بدرێت ئەم کۆمپانیانە بۆ بەرهێنان کەن لە هەرێمی کوردستانە لە بەرامبەردا کۆمەڵێک بابەتی وەکو شیرینی و شت بدرێ بە حکوومەتی هەرێمی کوردستان بەڵام ئەوەی کە لە بەغدایە ئەو گرێبەستانی کە لە بەغدایە پێوترێت گرێبەستی سێرڤیس واتە گرێبەستی خزمەتگوزاری حکوومەتی عراقی لە بەرامبەر ئەو خزمەتگوزاریانی کە ئەم کۆمپانیا گەورە نەوتیانە لە کێڵگە نەوتەکانی عراقدا دەیکەن بڕێک پارەی خزمەتگوزاریان دەداتێ بەی شێوەیە شەراکەت نییە لەو کێڵگە نەوتیانە لەبەرەوە حکوومەتی عراقی لە سەدا 12 دەکرێت بڵین کە ساڵانە لە بوجە بۆی دابین دەکرێت تێچووی نەوت لە 12 بێ بەڵێ کەمترین تێچوونە بەس ئەوەی کە لە حکوومەتی هەرێما ئێمە تا ئاگدار نەبووین ینی ئێمە لە تاریکی داشێتەوە داتاکان ئاشکرا نەبوون جۆنە دەمازانی چەند نەوت بەرهەم دەیانێ بەڵام نەمان دەزانی کۆمپانیا هەموارکردنەوەی گرێبەستەکان کاتی دەوێت ماوسموانێک کە لە کێڵگەکان ئێستا کاتی 16 کۆمپانیا لە 4 کێڵگەی نەوتی لە هەرێم کار دەکەن 4 کۆمپانیا کراوە لە ڕێکەوتنە دیارە کۆمپانیەکانی کە هەمووی کشاونەتەوە یاخود دەکشێنەوە چونکە قازانجیان نیە لەو شێوازە گرێبەستانە بەڵام دیارە من 4 کۆمپانیایی کە پێچی باسی کریاری نەوت بێ 4 کۆمپانیا کە باسی کریاری نەوت نییە پێچێت باس نەکراوە ئایا کریاری نەوتن یاخود بۆ بەرهێنن لە هەرێمی کوردستاندا بەڵام پێدەچێ هەمان ئەو کۆمپانیانە بن کە لە عێراقشدا کار دەکەن واتە لە بەسڕە و لە کێڵگەکانی بەسڕە و کێڵگەکانی کەی عێراقدا کار دەکەن و لە هەرێمی کوردستانی شار کار دەکەن وەکو داناغاز بە تازەی عەقدێکی کردووە لەگەڵ حکوومەتی عێراقیدا کە پەرپێدان بکات لە کێڵگەکانی غازی بەسڕەدا و لەگەڵ حکوومەتی هەرێمیشدا عەقدی هەیە بۆ پەرپێدانی کێڵگەکانی کۆرمۆر و خورمەڵەوە ئەوانە من پێدەچەیەکی لەو کۆمپانیانەوە بێ خۆی ئەساسەن بیرکردنەوە لەوەی کە تەنها پشت بە نەوت بەسی بۆ ئابوووریەکەت هەڵەیە ئەوەی بێجگە لەو ژمارانی کە باسم کرد کە حکوومەتی هەرێم 100 تریلیۆن
دیناری لەم مودەتەیە ئازارێت کردووە زیانی گەوریشی گەیاندەوە بە نەوەکانی داهاتوو چونکە ئەم سامانە سامانی نەک ئەمنەوەیە نەوەی داهاتووشە بە دەرهێنانی ئەم نەوتە ئەگەر تا ئێستا ئەم نەوتەمان دەرنێنایە و بەرهێنانمان لەم کەلگە نەوتیانە نەکردایە هێشتا کارتێکی فشارمان بەدەستەوە مابوو کە لەگەڵ بەغدادا بتوانین گفتوگۆ بکەین بەدەستێکی باڵامانە بێ لە گفتوگۆکانە ئەمە یەک دووەمیان تا ئێستا بەی شێوەیەک لە ڕووی زانستیەوە و لە نێو میدیاکانیش باسی ئەوە ناکرێت کە بەرهێنان لەم کێڵگە نەوتیانەدا چەندێک زیانی لە ژینگەی هەرێمی کوردستان ناوە بە ئاوی ژێرزەوی هەرێمی کوردستانی پیس کردەوە بە تەواوەتی زۆربەی لادیەکان ئەو لادیانەی کە نەوتیان تەدۆزراوەتەوە بە زۆر ڕاگوێزراون بۆ شوێنی کە بەرامبەر پارەیەکی ڕەمزی بە شێوەیەکی ستاندارد ئەم بیرانە لێ نەدراون ئەم بیرانە خۆی لە هەموو جیاندا کۆمەڵە ستاندارد و پرۆتۆکۆل هەیە بۆ لێدانی بیر بۆ ئەوەی ئەم مادانەکە لە ژێر زەوی دەرێنێن تێکەڵاوی ئای خواردنەوە نەبن تێکەڵاوی کەش نەبن کە بێتە هۆی زیانی تەندروستی بۆ سەر هاوڵاتیان هێرم ئەمەش باس ناکرێت ئەمەش کۆمەڵە زیانەکە لە هاوڵاتیان هێرم درراوە ئەن دەبێت باسیشنەمە بکرێت باس لەم زیانانە بکرێت سوپاس دەکەم کاکتۆر بەڕێزوتە دێستا بەرامبەر بەغدا کارتیان بەدەستۆنما بۆ نمونە پێشتر باسی نەوتەکە دەکرا اینجا ئەو هەموو راپۆرتە نێودوڵەتی هەیە فشار هەیە بۆ هەڵبژاردن وەکو دەڵی خراپلیان قەوماوە ئێستا لەو ماوەیە ئەنی ئەو هەموو راپۆرتە و ئەوەی نەوتەکە شیاتە سەر ئەو سکاڵایانە بە دڵنیایی کاک حەشیم من زۆر بەڕوونی ئەڵێم جای تری ژووتمانە ئەمەی لە هەرێمی کوردستانایە جگە لە دەسەڵاتێکی بنەماڵەیی جەردەیی هیچ شتێکی تر نییە لە ڕووی زانستیەوە پێوتیە حکمی چەتەکان یا دزەکان کلیپتۆکراسی ئەمە کلیپتۆکراسیە بەڵام لای خۆمان وشەی جەردە شتێکی زۆر جوانە جوانترە و ڕەنگە سادەتریش بێ بۆ چونە ناو خەڵک بۆیە ئەمانە نەیانتوانیوە ینی من تێناگەم ئەمریکا چی لەمانە بکە ئەمریکا لە 91ەوە هاتووە ئەمانە ئەپارێزێ ئەم هەرێمە ئەپارێزێ هێڵی 36 دامەزرانەوە فەڕەنسا تاوان کە ڕۆڵی سەرەکی هەبوو ئەو کاتە دواتر حکوومەتی سەدامیان ڕوخانوە ئەمریکا لە 2003ەوە لە 2005ەوە ئەوێت هێزێکی نیشتیمانی لەم هەرێما دروستکە سوپایەکی نیشتیمانی دروستکە ئەمانە میلیشیای شخصیان دروست کردووە ینی بۆیە لە ڕووی شارەکەش جدی بۆ دکتۆر چونکە ئەوانی ژڵێن سەر خەڵکی کوردستانە لە هەر بە پاڵپشتی ئەو وڵاتانێکەوانە لە حکم ماونەتەوە لە داخستنی پەرلەمان هەڵوێستیان نەبوو قسەکە زۆر تەواوە خۆ من خۆم ئێمە چەندجار لەگەڵ ئەو بەدانەدانیشتوین ئەوان سەیری خەڵکی هەرێمی کوردستانەکەن و سەیری مووقیفی حیزبەکانەکەن بەڕاستی بۆیە وتم لایەنەکان تاوانبارن و بە تایبەتی یەکێتی نیشتیمانی کوردستان پشکی شێری بەرەکەیەوە دوای ئەوە بزوتنەوەی گۆڕان و لایەنەکانی تریش هەرێکی بە ئەندازەی خۆی پشکی بەرەکەوێتوانە نەیانتوانیوە مۆدیلێکی جیاواز لە پارتی پێشکەشکەن ئەزانی کە حەکیم مشکلەی حیزبەکانی ئەم مەنتیقەیە لەوایە چۆن لە پارتی بچن لەوانەیە چۆن تەجاوزی پارتی بکەن یعنی هەمویان ئەچنەوە سەرەوەی کە شخصێکی یەکەم و وەکو خێزان وەکو بنەماڵە ئەبێتەوە بەواریسی حیزبەکە هێ پارتی چەند ساڵە هەروە ئاڵێت و هەرواشی هێناوە بەڵام ئەمانەی ئێرە خیتابی جیاواز پێشەشەکەن بەڵام دوای ئەچنەوە سەر هەمان خیتاب یعنی گەورەترین بۆیە بەڵێ ئەمانە لە دیموکراسیا فەشەلیان هێناوە ئەمانە لە مەسەلەی ئازادەکان و مافی مرۆڤ فەشەلیان هێناوە ئەمانە لە ئیدارەدانێکی حکمێکی ڕەشیدا فەشەلیان هێناوە کەیسی زیندانیانی بادیانچێکە لەو کەیسانەی کە زۆرترین با بڵین زیانی لە سمعی ئەمانە داوەکە لە ناوەندە نێودەوڵەتیەکانە ڕاستە ئەوانە ئەمریکا یاخود ناوەندێکی نێودەوڵەتی نایە ئەمانە لابەرێ بۆ ئێمە ئەما بێ ئێمە خۆمان بیکەین ئەبێ مۆدیلێکی جیاواز و خەڵک و ئەو حیزبانی کە بە فیعلی ئەڵێن ئێمە گوتارمان جیاوازە لە پارتی دیموکراتی کوردستان فشارێکی جدی دروستکەن بۆ ئەوەی کە ئەوانش بکەن شەفافیت بەدیدێ لە داهاتەکان بۆ بە هەژمارێکی بانکی یاخود پێویستی بە قۆناغی دیکە شەمارکردنەوەی گرێبەستەکە نەوتەکان بێ شەفافکردنی داهاتی ناوخۆ دکتۆری ژووتی لە ڕاستیە ئەم گرێبەستانی هەرێمی کوردستان خراپترین گرێبەست نەتوانم بڵێم من جارێک هەمووتم لێچێک لەو خەڵکانی کە شارەزای نەودم قسەم لەگەڵا کرد یعنی ئەگەر بێت و لە ناو بەحرا نەوت دەربێنی هەرزانترەکەوە لەوەی کە ئەمان لە گرێبەستەکان ناکردویانە بۆیە نەخێر هەرەوە ئیتیفانیە بەڵام بە هەموو پێوانەیەک ڕقابی ئەوان لەسەر ئەمان لە ڕقابی هەرێمی کوردستان باشترە و هەروەها ئەبێت بێگومان فشاری بەردەوام هەبێ ئەبێ پەرلەمانی کوردستان ینی ڕاستە ئێستا زۆرینەیە کەم نەزانم زۆرینەی پەرلەمانی کوردستان لەگەڵ سوڵتەکایە
بەڵام ئەبێت بای ئەوە پەرلەمانتار ئەگەر هیچ سڵتەش بێ لەگەڵ ئەو سوێنەی خۆیان ڕازگۆ بێکە دیفاع لە بەرژەوەندی باڵای خەڵکی کوردستان کە نەک دیفاع لە بەرژەوەندی حیزبی بکاتوانە. سپاسم کاکتۆر کاتمان زۆر کەماوە بەس سەبارەت بە ئابووری هەرێم ئەگەر بودجەکە بۆ نمونە دەبێت لەمە دووە عێراق نەوتی هەرێم دەفرۆشێ بودجەکە زیاتر بێت ئابووری هەرێم باشتر دەبێ بێکاریە بڵێن هەژاری یەکەم دەبێتەوە خۆی بێت دەسەڵاتدارانی هەرێم بیر لەوە بکەنەوە تەنها بیر پشت بە نەوت نەبەستن و پشت بە بجێی بەغدا نەبەستنە بێت فرەچەشنکردنی هەوڵی فرەچەشنکردنی ئابووری هەرێم بدەن ئێمە چەندە کەرتیکەی ئابووریمان هەیە کە دەتوانرێت پشتی پێ ببەسێ کەرتی کوشتکاڵمان هەیە کەرتی گەشت گوزارمان هەیە دەبێت بیر لە بژانەوەی و کەرتە گەشت گەشت گوزار و کەرتی کوشتکاڵ بکەن ئەویش لە ڕێگەی چیەوە لە ڕێگەی و بەشە بودجەی کە لە بەغداوە دێت بۆ ئێرە هەوڵی ئەوە بدەن کە پرۆژە ئابوووریەکانیان و پرۆژەی سمارەکانیان لەو کەرتانەدا بکەن بۆی خەڵکی هەم هەلی کاری بەس 2 تریلیۆنیش زۆرە کاکتۆری سەدانراوە گەر پەسەند بکرێت بۆ بودجەی پەرەپێدانی پارێزگاکان 2 تریلیۆن و تقریبا نیو دانراوە بۆ بودجەکە زۆرە لە ساڵەکە چکە ئێستا لێدوانێکی پێشتی حکوومەتە بوو دەڵێ لە 3 ساڵە 840 ملیاریان پرۆژەکە 2 تریلیۆنێکیان نەکردو زۆرە ینی ئەم 2 تریلیۆنە گەر لە ساڵێکە سەرف بکرێ خۆی ئەمە قەبەترین بودجەی عێراق و بودجەی هەرێمی کوردستانە بەس ئەوەیە ئەو 2 تریلیۆنەش دوارەیەتەوە لە هەولێرەوە تۆزیعکرێتەوە ئەنی دوبارە لەژێر دەسەڵاتی حکوومەتی هەرێم بەس بەپێی ژمارەی دانیشتوانی بودجەی پەرەپێدانی پارێزگاکان بەپێی ژمارەی دانیشتوان پێشتر تەوزیعکراوە پارێزگای کەشمان زیاد کردووە کە پارێزگای ئەمیش تەبعان ئەگەر پێش موازنات خوێندنەوەی دووەمی بۆ بکرێت دووبارە لەو 2 تریلیۆنە زیاتریشمان بەرەکەوێت بەڵام بێت بە شێوەیەکی حەکیمانەدا دووبارە هینی باش ئێستا وانەیەکمان وەرگرتووە حکوومەتی هەرێم وانەیەکی وەرگرتووە کە 30 ملیار دلار یاوە بەوانە بەسە بێ بە شێوەیەکی حەکیمانە ئیسفادە لە وانەیە وەربگرێت کە بتوانێت بەرنامە و پرۆگرە و استراتیژی قەرزەکان مابەسم لە قەرزەکانە باش بەس قەرزەکان ئێستا قەرزی کۆمپانیەکان شەنێکیان دەڵێن 3 ملیارە 6 ملیارە و کێ دەوی بداتەوە هێشتا تەوافق لەسەرەوە نەکراوە لە بینی هەرێمی کوردستان و عێراقدا پێم وایە لە هەنگاوی داهاتووە کە ئەم ڕێککەوتنە تێپەڕیەگەر بە شێوەیەکی جوان جێبەجێ کرا لەوانەیە گفتوگۆ لەسەرەوەش کرێت چاوەڕێی ئابووریکی باش دەکەی بۆ هەرێم بەڕێکەوتن لەگەڵ بەغدا دەبێت چاوەڕێ بکەینە ئەمان چۆن ئەم ڕێککەوتنە جێبەجێەکەنەوە ئەم پارەیشی کێت هەرێمی کوردستانەوە لە باشە بودجە چۆن سەردەگەشتر وزم کۆمنتێکتەوە بە کورتی سپاس زۆر بە کورتی ئەمە لە قازانجی خەڵکی هەرێمی کوردستانە لە زیانی ئەم سڵتەیە بۆیە دەبێت خەڵک و حیزبەکانی ترکە گوتارێکی جیاواز لە گوتاری ئەم حکومەتە یاخود ئەم دەسەڵاتە چەتەیە بنەماڵێ سەرپێ بخەن بۆی بتوانرێت گۆڕانکاری ڕێشەیی لە قازانجی هەرێمەکە و خەڵکی کوردستان و حکومێکی ڕەشید ئەنجام بدرێت کە من خۆم گەشتبینم و بە ئومێدەوە سەیرەوەکەین کە فعلەن قۆناغی ئەم سڵتە چەتەیە کۆتایی پێدێت قۆناغەکە نەوتەکە سەرەتایەکە بۆ قۆناغەکە بە دڵنیایی ئەمە سەرەتایەک دەبێت و پێویستە بخرێتە خزمەتی خەڵک و خزمەتی خەواری هەرێمی کوردستان زۆر سپاس بۆ بەرزان دکتۆر شێرک و حەمامین هەروە دکتۆر ئارام کۆکەی سوپاسیان بەدەمونتان دەکەم سوپاس بە ئەوەی بینەرانی بەڕێز سوپاس بۆ هاوکارانم خواتان لەگەڵ